ئێمە وەکو ئەنجومەنی سوارخۆرنی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین هەستان بە ڕاگەیاندنی کەمپینێک بۆ هاوکاریکردنی هەژاران و نەداران کە لەم وەزعەیەدا کە تووشی خەڵکی هاتووە. سوپاس بەخوای گەورە بە سوپاس بۆ ئەو خەڵکە خوا پێداوانێ و ئەو خەڵکە دینداری کە هاوکاریان کردین. ئەلحەمدوللا 170 جێ خواردن بە کامل کەلوپەلی مانگێک کە بەشی مانگە بکات تقریبان لە 10 جۆر خواردن پێک هاتووە. 10 جۆری تێدایە لە ناو سەبەتەیەک کۆمان کردوتە لە ناو تورەکەیەکی کۆمان کردوتەوە دووریمانە و حازرمان کردووە بیبدەین بە ماڵەکان. داوامان لە خێرخوازان ئەوەیە کە ئەم کەمپینەی ئێمە ڕامانگەیاندوە بەردەوام دەبین کۆتایی پێ ناهێنین ئینشاءالله بە پشتیوانی خۆی پەروەردگار ئومێد دەکەین خێرخوازان بەدەمانەوە بێن. ئێمە ئێستا 170 ماڵە دیارە چوارخوردنە زۆر گەورەیە و چەندێ لادەیەکیشی لەسرە. ئێمەمانەوە زیاتر دەست بگەین هەموو ماڵەکان ئەگەر بۆمان بکرێ بۆیە داوا لە خێرخوازان دەکەین هاوکاریمان زیاترکەن بە ئەمانەتەوە ئەوەی دەدەنە دەستی ئێمە خوا شاهیدە پاشان ئەوە ڕاگەیانی شاهیدە بە پێش چاوی ڕاگەیان ئەیدینە ماڵ بە ماڵ تەوزیعەکەین بە ئەمانەتەوە ئەیگەینە شوێنی خۆی.